سپاسان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە مە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی نانوەخانەکانی ئیلام لە بەردەم ئۆستانداری ماڵاوایی لە ژیانی پێشمەرگێکی دیرین و فداکاری کۆمەڵە لە شاری سەقز کۆبوونەوەی کورزانی ئاڵمان دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا مانگرتنی کامیۆنداران لە سیرجان هۆشداری کرێکارانی ئەرکان سالز بە دەوڵەت و خۆپشاندانی هەزاران کەسی دژ بە فاشیزم لە ئاڵمان. درۆژی هەواڵەکان کۆبوونەوەی نانوەخانەکانی ئیلام لە بەردەم ئۆستانداری ڕۆژی شەممە 19 جۆزەردان نانەوەخانەکانی شاری ئیلام لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی لە بەردەم ئۆستانداری کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان نانوەخانەکانی ئیلام لە ئازگرانی نرخی ئارد، کرێدووکان، نرخی ئاو، بەرق و گاز ناڕازین و دەڵێن دەوڵەت پێشتر ئاردی دەوڵەتی بە نانوەخانەکانەدا بەڵام ئێستا ناچارن ئارد بە نرخی ئازاد بکڕن. گرانی تێچووی بەرهەمهێنانی نان زۆرە و نرخی نان لە خوارەوەیە. هەروەها زۆربەی خەڵک هەژارن و توانایی کڕینی نانیان بە نرخی گران نییە. ناڕازیان داوا دەکەن هەزینەکانی بەرهەمهێنانی نان کەم بکرێتەوە تا بتوانن درێژە بە کار و چالاکیەکانیان بدەن. ماڵاوایی لە ژیانی پێشمەرگێکی دێرین و فزاکاری کۆمەڵە لە شاری سەقز بەداخێکی گرانەوە هاوڕێ ئازیز فیداکار دڵسوز و خۆشەویستی ناوڕیزەکانی کۆمەڵە و شاری سەقز هاوڕێ ئەمیر ڕەحیمزادە نەسراو بە بابە عومەر ڕۆژی شەممە 19 جۆزەردانی 1403 هەتاوی لە تەمەنی 71 ساڵیدا ماڵاوای لە ژیان کرد. بابە عومەر ساڵی 1332 هەتاوی لە ئاوایی قانەقا لە 20 کیلۆمەتری ڕێگای سەرەکی سەقز دیواندەرە لە خێزانێکی زەحمەتکێشی واواییە لەدایک بوو. کاگەمیر پاش سەربازی گەڕایەوە شاری سەقز و بە دوای کۆشی دوایی دایک و باوکی بوو بە ناناواری بنەماڵەکەی و بۆ کرێکاری ساختمانی کاری کرد. ئەو کرێکارە زەحمەتکێشە لە ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی چالاکانە بەشداری کرد. سەرەتا پەیوەست بە سازمانی پەیکار بوو، دواتر چووە نێو ڕیزی چریکە فزایەکانی ئێران. ساڵی 59 هەتاوی بوو بە پێشمەرگی کۆمەڵە و لە چەندین ئەمەڵیاتی تایبەت لە شارەکانی سەقز، سنە و مەهاباد بەشداری کرد. پاش 4 ساڵ وازی لە پێشمەرگایەتی هێنا، بەڵام قەد وازی لە ئامانجەکانی کۆمەڵە نەهێنا و لە هەموو مەراسمەکانی کۆمەڵە ڕۆژی جیهانی کرێکار و 8 مارس بەشدار بوو. بابە عومەر ڕۆژی شەممە لە شاری سەقز ماڵەوای لە ژیان کرد و بە ئاڵا سوورەکەی کۆمەڵەوە لە گۆڕستانی ئایچی و بە بەشداری بەرینی خەڵک نێژرا. لە مەراسمی سەرخۆشیەکەیدا مەحموود ساڵحی و عوسمان ئیسماعیلی لەسەر ژیان و تێکۆشانی بابە عومەر قسە و باسییان کرد و کۆپ لە شیاری تۆ نامەری چاوەکانم لەسەر مەزاری خوێندرا و ڕێز لە یاد و بیرەوەریەکانی گیرا. ئێمەش لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵە و حزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵە هاوڕێیان و خۆشەویستانی بە تایبەت هاوڕێ پەرویز ڕەحیمزادە جگەرگۆشەکەی و خەڵکی تێکۆشەری شاری سەقز دەکەین و هاوبەشی خەمیانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. بەردەوامی ئاگری دارستانەکانی جوانڕۆ با یەخنەدانی بەرپرسانی ڕژیم. ماوەی 3 ڕۆژە دارستانەکانی شاری جوانڕۆ لە ئاگردا دەسووتێت و ژنگە پارێزان و خەڵکی ناوچەکە هێشتا نەیانتوانیوە کۆنتۆڵی بکەن. لە ڕۆژی پێنجشەمەوە دارستانەکانی شاری جوانڕۆ لە ئاگردا دەسووتێت، بەڵام بەرپرسانی ڕژیم هیچ هەنگاوێکیان بۆ دامرکاندنەوەی ئاگرەکە هەڵنەگرتووە. ژنگە پارێزان و خەڵکی شاری جوانڕۆ ماوەی 3 ڕۆژە هەوڵ ئەدەن ئاگرەکە بکوژێنەوە، بەڵام نەیانتوانیوە. هەر بەو بۆنەوە داوا لە خەڵکی شارەکانی دیکە دەکەن بچن بە هانایانەوە. کۆبوونەوەی کورزانی ئەڵمان دژ بە دەوڵەتی فاشیستی تورکیا. ڕۆژی شەممە 19 جۆزەردان کورزانی دانیشتووی ئەڵمان لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا سەرکوتی وەحشیانەی کورزانی باکووری کوردستانیان لەلایەن دەوڵەتی فاشیستی تورکیاوە مەحکوم کرد. بە پێڕاپۆرتەکان کورزانی ئەڵمان لە ڕۆژی هەینیەوە لە شارەکانی سار، بروکێن و دریستن
بۆ پشتیوانی لە خەڵکی جوولەمێرگ ئامەدوان ڕژاونەتە سەر شەقام و داواجەکان کۆمەڵگای جیهانی لە ئاز پێشێرکاریەکانی دەوڵەتی تورکیا بێجەنگ نەمێنێت. شاینی باسەکە دەوڵەتی ئەردۆغان سزای 19 ساڵ زیندانی بەسەر شارەزاری هەڵبژێردراوی دەمپارتی لە شاری جوولەمێرگدا سەپاندووە و هەموو کارمەندەکانی شارەزاری ئەو شارە لەسەر کارجەر کردووە. جارانی قەیۆم لە جێگەی ئەو شارەزارە ناڕزایەتی بەرینی کوردستانی باکووری کوردستانی لێکۆتووەتەوە و تا بە ئەمڕۆ چەندین کەس دەست بەسەر کراون. مانگرتنی کامیۆنداران لە سیرجان. ڕۆژی شەمە 19 جۆزەردان کامیۆندارانی سیرجان لە ئاز دۆخی خراپی پیشەوی و معیشەتی دەستیان لە کارکێشایەوە و مانیان گرت. بەپێی راپۆرتەکان کامیۆندارانی ئێران لە ئاز کەمکردنەوەی پشکی سوتەمەنی و گرانی پارچەی یەزەکی ئۆتۆمۆبیل ناڕازین و دەڵێن دەوڵەت هیچ بایەخێک بە ژیان و معیشەتیان نادات. پێشتریش لە شارەکانی زاهیدان، سەراوان، ئێرانشار، زابۆل، ئاراک، کرمان، خۆڕەماوە، تاران، کەرەج، تەورێز، مەشهەد و چەند شاری دیکە ئێران کامیۆندەران لە ئازدۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی بوو. هۆشداری کرێکارانی ئەرکان سالس بە دەوڵەت. کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پرۆژە نەوتیەکانی باشووری ئێران ڕۆژی شەمە 19 جۆزەردان لە ڕاگەیاندنێکدا سەبارەت بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان لەلایەن دەوڵەتەوە ئۆڵتیماتۆمیاندا. لە بەشێکی ئەو ڕاگەیاندراوەدا هاتووە ئێمە کرێکارانی نەوت، فولاد، توانەوەی ئاسن، نەیشەکەری حەوتەپا، پەرستاران، کاغەزی پارس، ڕێگەی ئاسن، کەشاوەرزان، کامیۆنداران، مەعەلیمان و هەموو خانەنشینکراوان چیتر بڕوامان بە حکوومەتی کۆماری ئیسلامی نەماوە و دەزانین کە هیچ گۆڕانکاریەک لە ژیان و معیشەتمان ڕوونادات. دەسەڵات لە دەست گەندەڵ و مافیەکاندایە و سەرمایەکانی دەوڵەت بە ئاسانی تاڵان دەکرێت. بۆ دوایین جار ئۆڵتیماتۆم دەدەینە دەوڵەت کە ئەگەر بە زووترین کات داخوازیەکانمان جێبەجێ نەکات گەورەترین مانگرتن و کۆبوونەوەی کرێکاری لە ئێران بەڕێوا بێت. گیانەدەستان و برینداربوونی چوار کرێکار لە تاکستان و کرمان. ڕۆژی شەمە 19 جۆزەردان سێ کرێکاری ساختمانی لە شاری تاکستان بەهۆی نەبوونی منی شوێنی کار بریندار و کرێکارێک لە شارۆچکەی سەنعەتی ڕاین لە کرمان بەهۆی تەقینەوەی گازگیانی لەدەستا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی جۆشکاری لە کارخانەی فرو ئالیاژی کرمان بەهۆی تەقینەوەی گازگیانی لەدەستاوە. هەروەها سێ کرێکاری ساختمانی لە تاکستانی قەزوێن لە کاتی کارکردن لە مەخزنێکی ئاوی کەشاوەرزیدا بەهۆی جاڕمانی دیوار بەسەریاندا بە سەختی بریندار بوون. لە سێدارەدانی سێ بەندکراو لە زەنجان و نەیشابوور. ڕۆژانی یەکشەممە و چوارشەممە 13 و 16 جۆزەردان سێ بەندکراو لە زیندانەکانی نەیشابوور و زەنجان بە تۆمەسەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بانقەست ئاجام کراون. بەپێی راپۆرتەکان دوو بەندکراو بەناوەکانی نادر خۆسراوی و نەسرۆڵا ئەیۆبی کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بەیعدام محکوم کرابوون بەیانی چوارشەمە لە زیندانی زەنجان لە سێدارەزراون. لەلایەکی دیکەوە ڕۆژی یەکشەمە حکمی ئاعدامی بەندکراوێک بە ناوی ئیمان ڕەزای پور لە زیندانی نەیشابوور بە تۆمەتی کوشتنی بانقەست جێبەجێ کراوە. دۆزینەوەی حەفسانە 18 تەرمی نەناسراو لە ساڵی 1402 لە تاران. ڕۆژنامەی ئاعتماد ڕۆژی شەمە 19 جۆزەردان لە راپۆرتێکدا ڕایگەیاند لە ساڵی 1402 هەتاویدا لە شاری تاران حەفتانە 18 تەرمی نەناسراو دۆزراوەتەوە. بەپێی ئەو راپۆرتە لە ساڵی 1402دا سەرجەم 942 تەرمی نەناسراو لە شاری تاران دۆزراوەتەوە. ئەوە بەمانای ئەوەیە کە هەر مانگ 78 تەرم و هەر هەفتە 18 تەرمی نەناسراو لەو شارەدا دۆزراوەتەوە. لەو ڕێژەیە 83 تەرم ئەفغانی، 1 تەرم بەنگلادەشی و تەرمێک پاکستانی و تەرمەکانی دیکە ئێرانی بوون. داخوازی ئەنجومەنی قەڵەمی ئەڵمان بۆ ئازادی حسین شەنبەزادە. ئەنجومەنی قەڵەمی ئەڵمان ڕۆژی هەینی 18 جۆزەردان لە بەیاننامێکدا خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی حسین شەنبەزادە وەرگێڕ و ویراستار بوو.
لە بەشێکیەوە بەیاننامەدا هاتووە ڕژیمی کۆماری ئیسلامی لە دانانی خاڵێک لە ژێر تویتی خامنەئی دەترسێت و بە شێوەیەکی وەحشیانە چالاکانی مەدەنی سەرکوت دەکات. ئەنجومەنی قەڵەمی ئاڵمان دەست بەسەرکردنی حسەین شەنبەزادە بە توندی شەرمەزار و داوای ئازادی بێشەرت و مەرجی دەکات. دووە هەواڵ خۆپیشاندانی هەزاران کەس دژ بە فاشیزم لە ئاڵمان. ڕۆژی شەمە 19 جۆزەردان هەزاران شارۆمەندی ئەڵمانی دژ بە پەرەسەندنی فاشیزم لە وڵاتە خۆپیشاندانیان کرد. بەپێ راپۆرتەکان هەزاران شارۆمەندی ئاڵمانی لە شارەکانی بەرلین، مونیخ، کۆڵن، دریستن و لایپزیگ دژ بە چالاکی توندئاژوە ڕاستگەراکان لە وڵاتە خۆپیشاندانیان کردووە. هاوڕێ لەگەڵ شارۆمەندانی ناڕازی، ئەتحادیە کرێکاریەکان، ئەنجومەنە کۆمەڵایەتیەکان و ڕێکخراوەکانی مەسەبی لەگەڵ نزیکبوونەوە بە کاتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی یەکێتی ئەوروپا بۆ بەرگری لە دیموکراسی و ڕێگری لە سەرهەڵدانەوەی فاشیزم لە ئەوروپا ڕێپێوانیان کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.